بەیانیتان باش ڕۆژتان باش سەرەتاموێ دەست پێ بکەم بە پیرۆزبایەکی گەرم لە هەموو ئافرەتانی جیهان و ئافرەتانی کوردستان بە تایبەت ئافرەتانی ماندوونەناس ئافرەتانی کارکەر یاخود بڵین ئەو ئافرەتانی کە کارەکەن و ئیش دەکەن بێگومان ئەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە بۆ ئافرەتان نەکەر ئەمڕۆ هەموو ڕۆژەکانی ئافرەتان بە ماندووبوون و بە ئەرک و بە چالاکیەکانیان توانیوێنە بگەن بەو ئامانجی کە ئەیانەوێت ئافرەتان لە هەر شوێنێک بن هەر چیەکیان بوێت بێگومان بەدەستی دەهێنن بەڵام ئەگەر ئیرادیان بەهێز بێت و بیانەوێت بۆیە هەرگیز ماندوو نابن و ئێوەش یارمەتی دەربرا مێردەکان باوکان هەر کامێک لە ئێوە پیاوان بەگشتی یارمەتی دەری خانمان بن ئافرەتان بن خوشکەکانتان دایکەکانتان بتوانن هەمووان بەیەکەوە ژیانێکی ئارامتر و ژینگەیەکی لەبارتر بڕەخسێ بۆ هەموو مرۆڤایەتی بۆ هیوایم ئەمڕۆ ڕۆژێکی باش و خۆش بێت بۆ هەمووان و بەرگە بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باشیش هەندێکی تایبەتەکەین بەم ڕۆژە کە تەوەری پرۆگرامەکەمان تایبەتەوە بە میوانداری چەندین کەس لەو بوارەدا ڕخانمان و ئەو چالاکی و ئەو مناسبانی کە ئەمڕۆ کرێ لە هەولێر و یاخود بڵێن لە هەر شار و شارۆچکەیەکی دیکە ئێمامانوێ بە کورتیش بێ باسی بکەین و ئامانجەکانیان بخینەڕۆ جگە لەوانە کورتێک لە هەواڵەکانمان هەیە بزانین لە ناوخۆ لە جیهان چ دەگوزارێت و دواتر دێمەوە ناو ناوڕۆکی پرۆگرامەکە. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە بە گوێرەی بەرنامەی کاری کۆبوونەوەی ڕۆژی دووشەممەی پەرلەمانی کوردستان لە بەرگەی یەکەمدا ڕۆبۆچوونی پەرلەمانتاران سەبارەت بە ڕاپەڕین بۆ ماوەی 40 خولەک دەخرێتە ڕوو لە بەرگەی دووەمی کۆبوونەوەکەش خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان لە هەرێمی کوردستان دەکرێت هەروەها بەشێکی دیکەی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان تایبەت دەکرێت بە 8 مارس و ڕۆژی جیهانی ئافرەتان. پاپای ڤاتیکان لە گوتاری ماڵئاواییدا سوپاسی تایبەتی کورد دەکات. پاپا فرانسیس پاپای ڤاتیکان لە گوتاری ماڵئاواییدا ڕایگەیاند لە نەخی دڵمەوە سوپاسێکی تایبەت بۆ کورد. هەروەها پاپای ڤاتیکان سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و تەواوی لایەنەکانی کرد کە بەشدار بوون لە ڕێخستنی سەردانەکەیدا. پاپا فرانسیس ڕاشی گەیاند داوا لە تەواوی برایانی بەڕێز دەکەم کە بەیەکەوە کار بکەن لە پێناو داهاتوێکی گەشەسەند و کە جیاوازی نەکرێت و کەس فەرامۆش نەکرێت. کۆمسیۆنی مافەکانی مرۆڤ عێراق ڕایگەیاند زۆرینەی کریستیانەکانی عێراق لە هەرێمی کوردستان دەژین. عەلی بەیاتی ئەندامی کۆمسیۆنی مافەکانی مرۆڤی عێراق پێش ڕووخانی ڕژێمی بەعەز زیاتر لە 1,500,000 کریستیان لە عێراق دەژیان بەڵام ئێستا تەنیا 250,000 کریستیان لە عێراق ماون کە زۆربەیان لە هەرێمی کوردستانن. ڕاشی گەیاند بەهۆی شەڕی داعش 130,000 کریستیان ماڵ و حاڵیان جێهێشتووە و ئاوارە و دەربەدەر بوون. دەژڵێت لە دوای ڕژێمی بەعسەوە تا ئێستا 1315 کریستیان کوژراون. ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگدان لەسەر پرۆژە یاسای دادگای فیدراڵی تەواو دەکات. بە گوێرەی کارنامەی کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگدان لەسەر پرۆژە یاسای دادگای فیدراڵی و یاسای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تەواو دەکرێت و خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بەکرێدانی زەوی کشتتوکاڵی دەکرێت لەگەڵ تاو توێکردنی چەند پرۆژە یاسایەکی دیکە کۆبوونەوەکەش کاتژمێر 5 ئێوارە دەست پێ دەکات. ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتووەکان دەڵێت یەکسانبوونی مافی ئافرەتان و پیاوان پێویستی بە 1 سەدەیە. ئەنتۆنیۆ گۆنتێرێز ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە گوتارێکدا بە بۆنەی ڕۆژی جیهانی ئافرەتانەوە ڕایگەیاند. بەتای کۆرۆنا قەیرانێکی دیکەیە بە ڕووی ئافرەتاندا و کە هەر لە بنەڕەتەوە بەدەست نایەکسانیەوە دەناڵێنن. ڕاشی گەیاند بەهۆی کۆرۆناوە لە سەدا 24 ئافرەتان کارەکانیان لە دەستداوە و جیاوازیکی زۆر لە کرێی کارکردنی ئافرەتان و پیاواندا هەیە. جەختیش دەکاتەوە ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت ڕەنگە یەکسانبوونی مافی ئافرەت و پیاو پێویستی بە 1 سەدە بێت. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. هەندێک لە خانمان تەنها بە پیشەکەی خۆیانەوە ناوەستن یاخود بڵێن بەو
کارەی یا بەو کۆلژی کە تەواویان کردووە بڕنامێکیان بەدەستهێناوە هەر لەوەیە قاڵ نابنەوە بەڵکو ئەتوانن لە چەندین کاری دیکەشدا پەلبەهاوێژن و کاری دیکەش بکەن و وەتیاشە سەرکەوتوو بن. خانمێکی کورد سەرڕایەوەی کە خوێندنی ئەندازیاری تەواو کردووە بەڵام ماوەی 2 ساڵی شاکارێکی تایبەتی دەست پێ کردووە کە تایبەتی کرد بەخۆی ئێستا لە ڕێگەی کارەکەی سەرچاوی داهاتی خۆشی هەیە. ئەو لەو باوەڕەیە کە کاتی ئەوە نەماوە ژن لە ماڵ دانیشێ و خۆی لاواز نیشان بدات بەڵکو ژن وزەی هەیە و نابێت کۆڵدات و ئەبێ ورەی بەرز بێت و ببینێت کە ئەو ژنە نمونەیەکی جوانە لە ناو کۆمەڵگەکەیدا بە هەمان شێوەش ئەم خانمە وەک کارەکەی کە دەری خستووە بۆتە خانمێکی سەرکەوتوو لە کۆمەڵگەدا با ببینین بزانین چ کارێکە کات. ڕەنگە ئەو کەرەستانەی کە بەکاری دێنێ بە چاو زۆر سادە و ساکار بن. جۆرەها مور و قماشی سادە و دەرزیەک و سیمی تایبەت. سەرجەم ئەم شتانەیە کە سایە کاری پێ دەکات. 2 ساڵە ئەم کارەی کردوەتە پیشە و سەرچاوێکی داهات بۆ خۆی و خێزانەکەی. ئەو زۆر بە گوڕ و تینەوە هاتووەتە مەیدانی کار. کارێکی دەستی پڕ لە وردەکاری. سایە دەڵێ وا بیر نەکەنەوە کارەکەم ئاسانە. 36 کاتژمێر نەخەوتم بۆ ئەوەی بتوانم لەم کارە تێبگەم و 1 ساڵیش بێداهات کارم کردووە. بەخۆم حەزم لە تاج و ئەکسسواراتە لەبەرەوە زیاتر ئەو بەشەم هەڵبژارد ئەگینا بەشی کارەکانی دەست هەمویان زۆر جوانن. تایدە زۆر خۆم هیلاک کرد لە بۆی و ینی شەونخونیەکی زۆرم کرد تا گەیشتمە ئێرە هەتا حدێک ئێساکە ناوی بڕاندەکەم زۆربەی خەڵک بیستی گوێی لێ بووە و ئینشاڵڵا هەوڵ دەدەم بیکەم بە بڕاندێکی جیهانی. لە داهاتوو پێشانگام لە شارەکانی دەرەوە هەبی لە وڵاتەکانی دەرەوە وەکو کچەکی کورد بڕاندەکەم بەناوبانگ بێ. هەتا وەکو 1 ساڵ بەرهەمێکی وام نەبوو و بەتەنیا هەوڵم دەدا و هیچ بڵێم لە بۆ فرۆش داهات نەمبوو بەس هیچ کاتێک فکرم لەو نەکردەوە کە دەستبەرداری بم لەبەرەوە هەوڵدان زۆر گرنگترە. پێکەوە باسی ئابووری سەربەخۆ بۆ خانمان دەکەین. سایە بەدەم نیشاندانی کارێکی وردی خۆی کە چەندین ڕۆژی خایاندۆ بۆ تاوکردین دەڵێ خانمان نابێتی تر چاو لە دەست بن. دەبێ بیر لە سەرچاوی داهات بکەنەوە و نیشانی بدەن و بیسەلمێنن. خانمانی کوردیش دەتوانن لە ئابووریدا قسەیەکیان هەبێ بۆ گوتن. کۆمەڵگای کوردەواری خۆمان کۆمەڵگایەکی زیاتر داخراوە و دەترسن لەوەی کە کچ و ژنەکان زیاتر لەسەر پێی خۆیان بوەستن بەڵام بەڕای من نە هەم خێزانەکان پاڵپشتی کچەکان بن و هەم کچەکان نەوریان دابۆزێ و بتوانن لەسەر پێی خۆیان بوەستن و بە دوای خولیەکانی خۆیان بکەون. لەبەرەوەی من دەزانم ژنی کورد زۆربەی بەهرەمەندە زۆربەی کەسانی خانەدانن دەتوانن لە چوارچێوەیەکی ئەخلاقی و کۆمەڵگایی خۆیان کار بکەن بەوەی کە پاڵپشتی خێزانەکانیان لە پشتیان بێ و زۆر گرینگە ژن خاوەن داهاتێکی تایبەتی خۆی بێت لەبەر ئەوە وەک ئەوەی کە خۆمان دەڵێن ژن و پیا و یەکسانن بێگومان ئێمە دەبێت یەکسان بین لە داهات پیاکردنیش لەبەرەوەی نابێنی ئێمە تەنها چاو لە دەستی برا و خێزان و هاوسەرەکانمان بین بۆ ئەوەی کە پارەمان بێتە دەست ئاوا زیاتر ژیانەکە ئاسانتر دەبێت هەم هەردووک لە لایەنی سەقافی و لەلایەنی کۆمەڵاتی لە یەکتر تێدەگەن بەتایبەت ئەگەر هاوسەرەکان بەیەکەوە کار بکەن. وردەکاری لە هەریەک لە کارەکانی ئەم خاتونە کووردە دەبینرێ کە ئەمڕۆ بووەتە نمونە و براندێکی کوردی. ئەم خاتونە 23 ساڵە سەرەڕای ئەوەی خوێندنی لە بەشی ئەندازیاری تاوکرووە ئێستا شانازی بۆ دەکات بە دروستکردنی هەریەک لەم کەرەستە جوانکاریانە بۆ خانمانی کورد نەک تەنیا هونەرەکەی خۆی نیشان دەدا بەڵکو هاندەرە بۆ خانمانی دیکەی کوردستانیش بۆ ئەوەی ئابوووریەکی سەر بە خۆیان هەبێ. هێرە مەولودی کوردستان 24 هەولێر. ئەم ڕۆژە جیهانیە لە سەرانسەر جیهان لە زۆربەی وڵاتان کاروچالاکی تایبەت و کۆڕبەند یاخود بڵێن سیمینار و دیبێتی تایبەت ئامادەکرێ بەم ڕۆژە هەمووی ئەوانەش جەختەکەنەوە لەسەر پاراستنی مافەکانی ئافرەتانی یاخود بەدەستهێنانی مافی ئافرەتان چونکە هێشتا ئەزانرێت کە مافی ئافرەت نەدراوە بەو شێوەی کە شایەنەتی. بە هەمان شێوەش لە هەرێمی کوردستان و لە هەولێر و لە چەندین شاری و شارۆچکەی دیکە کار و چالاکی ئەنجامەدرێ بە بۆنەی ئەم ڕۆژەوە کە ئەمڕۆ گەورەترین
کۆربەندی زانستی لە ژێر ناونیشانی زانست بۆ مرۆڤایەتی و دیبلۆماسیەت بۆ زانست تایبەت بە ئافرەتان لە زانکۆی دهۆک بەڕێواچێ ئەمە لە پارێزگای دهۆک کۆربەندەکە بە ئۆنلاین بەڕێواچێ و 127 توێژینەوەی زانستی لە 28 وڵاتی جیاوازەوە پێشکەشەکرێن. هەروەها کۆربەندەکە زیاتر جەخت لە دۆخی ئاوارەکان نەکاتەوە بۆ ئەم ساڵیش 500 کەس ناوی خۆی بۆ بینین و بیستنی کۆربەندەکە تۆمار کردووە و هەروەها ئەمڕۆ بە بۆنەی 8 مارس بە بەشداری چەندین هونەربند هەر چوار پارچەی کوردستان و هەموو ناوچەکانیش ئاهەنگ و نمایشکردنی شانۆی چالاکی جۆراوجۆر لە هەولێر بە ناوی بووکی کوردستان بەڕێواچێ و بە تیر و پشێک دیاری سەر ئامادەبوانی فستیڤالەکە درێت و خەڵات بەسەر چەندین کەسایەتیدا دابەشەکرێت و هاوکاری بەسەر 20 خانەوادەی کەسوکاری شەهیدانیشدا دابەش دەکرێت. لە چوارچێوەی هەموو ئەم چالاکیانەدا ئێمە هەڵمانداوە لە هەرێکیتان خانمێکی سەرکەوتوو یاخود بڵێن خانمێک کە لە ئەمڕۆ لەگەڵمان بن لە پرۆگرامەکە و بانگشتیان بکەین کە میوانێکمان لەگەڵ دەبێت لە وەکو چالاکوان هەڵاڵە قازی لە سویدۆ لەگەڵمان دەبێت چالاکوانی مافی مرۆڤە جگەلەوە هەروەها لێرەش لە ستۆدیۆ خاتونێکی دیکەمان لەگەڵە بێت کە ئەمڕۆ لە فستیڤالی بووکی کوردستان بەشداریە بێ شەهێن خاڵە حەسۆ بەڕێوەبەری کاروباری شەهیدان بەخێر هاتی خاتون باشیت و هەروەها جگەل لە خاتوو شەهێنیش دکتۆرە شەهین عەبدوڵڵا ئەندامی ڕێخەری کۆربەندەکەمان لەگەڵە بێت لە پارێزگای دهۆکەوە بەیانی تۆش باش دکتۆرە بە هیوای ڕۆژێکی باش و ئەم ڕۆژە بە تایبەت لە هەر سێ میوانەکەم پیرۆزەکەم بۆ هیوایم کە هەمیشە تەندروست باش بن و لە خزمەت مافەکانی ئافرەتاندا هەرگیز ماندوو نەبن. سەرەتا ئێمە لای میوانەکەی ستۆدیۆم خاتوو هەڵاڵە پێمان بڵێ فستیڤالەکەی ئەمڕۆ هەولێر چالاکیەکە و چۆنە ئەو چالاکیانەی تیا ئەنجامەدرێت کەی دەست پێکات و لە چیدا خۆی دەبینێتەوە. خۆش بێت 8 مارس پیرۆز بێت لە هەوی ژنانی کوردستان زۆر سپاس لەو جەنابیشتان. ئەمڕۆ ئێمە فستیڤالێکی مهرەجانێکی گەورە لە هەولێر ئەنجام دەدەین لە گوڵان تاوەر. بیرۆکەی فستیڤالەکەی خات و هونەرمەند ڕۆژین بوو. ئەوان لە تورکیا ئەو فستیڤالانەیان دەکرد چەند ساڵە بەڵام ئەم ساڵ وتی بۆچی لە کوردستان تا ئێستا فستیڤالێکی لەو جۆرە نەکراوە بۆ 8 مارس. ئەمە یەکەمین جارێکە فستیڤالێکی ها گەورە لە کوردستان بکرێت لە پایتەختی کوردستان. چەند بەرگێک لە خۆ دەگرێت کاژمێر 3 ئێوارە دەست پێ ئەکات. ئینشاءڵڵا تاکو تقریبان 7 ئێوارە بەردەوام ئەبێت. کی بەشداری تیا ئەکات ینی ئاهەنگەکە زۆر ڕووپڕ ئەبێت یاخود زیاتر لە چیا خۆێت تەنها چالاکی و گۆرانی و پێشکەشکردیان نمایشە یاخود چی بەرگەیە بەڵێ لە هەر چوار پارچەی کوردستان بڵێن هونەرمەند بەشدارە و با بڵێن وەکووت ئامۆژتان پێدا هاوکاری ئەدەین بە 20 خانەوادەی شەهیدان و خەڵات بەسەر 6 ئافرەت دابەش ئەەکەین کە توانیان دەستێکیان هەبیانی بەرهەمیان هەوە لە هەموو کوردستاندا لە هەر چوار پارچی کوردستانەوە خانمانە بەشدارن کە خەڵات وەرەگرن. بەڵێ ئەوانش و بنەماڵی شەهیدەکانش بەبێت جیاوازی حیزبیە ینی واتە بەسی شەڕی داعش بێ ئەگەر هەر حیزبێک بێ کێشەمان نابێ گرنگین شەڕی داعش بێ. گەلەوە لە فستیڤالەکەدا پێشانگای تایبەت کراوەتەوە بەکاری دەستی خانم. بەڵێ ئەمە ساعت 12 دەست پێ ئەکات و بەردەوام ئەبێ بەڵام پێشنگاکە لە 12 دەست پێ ئەەکە شانۆی تێدایە نمایشی جلوبەرگی کوردی تێدایە. لە دوای پرۆگرامەکە 62 خاڵات با بڵێن تیر و پشک ئەکرێت بۆ سەر ئامادەبووانە ئەوە تایبەت نییە بە هیچ لایەک تەنها ئەوەیەکە ئەوانی بەشدار بوون دەتوانن بەشدار بن. زۆر باشە ئەمە بەگشتی چالاکیەکانی ئەمڕۆی فستیڤالەکەیە. باعثە بچینە لای دکتۆرە شەهینیش شەهین عەبدوڵڵا کە لە دهۆکەوە لەگەڵمانە. دکتۆرە ئەمڕۆ با بڵێن یاخود کارێکی گەورە لە دهۆک بەڕێواچێ ئێوە چیتان کردووەوە کێنەوە ئەوانەی کە ئامادەن وەکو ئاماژەشم پێ کرد کە بە ئۆنلاین بەڕێواچێ چەند کەس ناوی تۆمار کردووە یاخود بڵێن ئەو کار و چالاکیانە بە ئۆنلاین وەکو خۆی دەگاتە شوێنی مەبەست. ببورن ئەگەر دواتر ئەچمۆلای دکتۆرە ئەگەر لاوت پێچێت کە ئێستا
کێشەیەکی دەنگمان هەبێت دواتر یەمۆلات دکتۆرە گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکەکەین ئێستا پاکێجێکمان هەیە لەسەر ئەوەی کە ساڵانە بە بۆنەی ڕۆژی گیانی ئافرەتانەوە زانین کە چەندین چالاکی و ڕێوڕسمی تایبەت لە وڵاتانی جیهان ئەنجامەدرێ بەڵام ئەم ساڵ بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا چالاکیەکان ئەگەر ئەنجامیش بدرێن ئەوە زۆر سنووردارەکرێن بێگومان ئافرەتانی کوردیش لە سوید پیرۆزبای ئەو ڕۆژە ئاراستەی هەموو خانمانی جیهانەکەن و هیوای دووە ڕۆژێکی پرشنگداریش بۆ ئافرەتانی کوور دەخوازن و باس لە ژیانی ژنانی سویدی ژەکەن. ساڵانە بە بۆنەی ڕۆژی 8 مارس ئاهەنگ و ڕێوڕسمی تایبەت بەو بۆنەیەوە لە سوید ڕێکدەخران. ئەمساڵ بەهۆی کۆرۆنا و پابەندبوون بە ڕێنماییەکان بە فەرمی هیچ ڕێوڕسمێکی تایبەت و ئاهەنگ بەڕێوە ناچن. خانمانی کوردیش زیاتر بە کاروبار و ژیانی ڕۆژانەیانەوە سەرقاڵن بۆ ئەوەی بژیوی ژیانیان دابین بکەن. ئێمە لە وڵاتی سوید ژن و پیاو دەبێت هەمووی کار بکات بۆ بەرژەوەندی ژیانیان و دابینکردنی ئابوووریان جگەلەوەی ئێمەی ئافرەت کە کاری دەرەوە دەکەین پێویستە لەسەرمان کاری ماڵەوەش بکەین بۆ بەڕێوەبردننی مناڵەکانمان و ماڵ و مناڵمان پێویستە لەسەر هەموو ئافرەتێک لەم وڵاتەدا لە سەروی هەژدەوە کار بکات. خانمانی کورد لە تاراوگا ڕوبەڕووی دۆخی سەختی ڕۆژگار و دووری کە سوکار و کارکردن بۆ دابینکردنی بژیوی ژیانی خۆیان و خێزانەکانیان بوونەتەوە. خانمان تەنیا ڕۆڵی خانمێکی ماڵ ناگێڕن بەڵکو وەک سەرپەرشتیار و بە خێوکەری خێزانیش دەبینرێن. لە سوێدش ماڵیات زۆری گرنگی پێدەدرێ و تەواوی ژنانی سوێدە هەم کاری ماڵێ دەکەن هەم کاری دەڵێ دەکەن وەکو ئەرکێکیش چاوە کارەکەی خۆیان دەکەن وەکو وڵاتی خۆمانێکە ئەتۆ ئەگەر مردت هەبێ مردەکەت وەزیفەیەتی هەموو شتێکی بکوانە بۆ خۆشت وەکو ئینسان بەرپرسی لەسەر پێشکەوتنی ژیانی خۆت و کۆمەلگای سوێدەش یارمەتێکی زۆری بە تایبەت ژنەکانی کوردی کردو یا تەواوی ئەو ژنە خارجیانەی کە لێرە دەژین کە لەو حەق و حقوقی کە ژنانی سوێدی بخۆیان پێکێناوە بەشدار بن و هاوشانی ژنانی سوێدی کار و تێکۆشانیان هەبێت دەرس بخێنن لە بواری جۆراجۆردا سەرکەوتوو بوون. ڕۆژی 8 مارسی ساڵی 1970 بە شێوەیەکی فەرمی لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئەو ڕۆژە بە فەرمی بە ڕۆژی جیهانی ژنان ناسێنرا. ئەگەر ژنبوون لە کۆمەلگای کوردستان سەخت بێت ئەوە بۆ خانمانی کورد لە تاراوگە 2 جار سەختە چونکە جگە لە خەمی ماڵ و منداڵ دەبێت خەمی دابینکردنی بژیوی ژیانیشیان بێت و کار بکەن. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. سپاس بۆ هاوکارمان ئاوارە هەورامی کە لە سویدەوە ئەم پاکێجی بۆ ئامادە کردبووین بەشێک لە کار و یاخود کاری ڕۆژانەی خانمانی تاراوگەی بۆ خستینە ڕوو کە ئەوانی شان بەشانی هەر مرۆڤێکی دیاخود پیاوان کارەکەن و لە خەمی کاری ماڵەوە و کاری دەریشەوەدان. ئێستا بزانین یاخود بۆ زانینی زیاتر بارودۆخی خانمانی تاراوگا چۆنە ئەرکوماندووبوونی ئەوان چییە مافەکانی ئەوان تا چەندێک بەدەست هاتووە من گفتوگۆکەم لەگەڵ خاتوو هەڵاڵە خازی بەردەوامەکەم کە لە سویدەوە لەگەڵمانە بەیانیت باش خاتون ڕۆژێکی باش و پیرۆزبایی 8 مارس لە تۆ لە سەرجەم خانمانی تاراوگەشەکەم پەیامی تۆ چییە لەم ڕۆژەدا؟ بەیانی ئێوەش باش و بەیانی هەموو کوردستانیان باش من هەروەک ئاماژەم پێکرد ژنانی سوێد هاوشان لەگەڵ ئەو ژنانەی لە سوێدە دەژین هاوشان لەگەڵ هەموو پیاوەکان و لەگەڵ کۆمەلگا بە جۆرەی توانایی خۆیان کار دەکەن و ئەوەش ئەرکێکە کە دەبێ بەجێ بێنن لە کۆمەلگای جۆراجۆردا بە هۆی ئەو کولتورەی کە لە کۆمەلگایەدا جێگر بووە ژنانیش بە هەمان شێوە دەتوانن و دەستیان ئاواڵەیە بۆی کە بتوانن کار بکەن یا نەکەن و کۆمەلگای سوێدە کۆمەلگایەکی ئاواڵەیە لەو بوارە چونکی پێیان وایە کە ژن بەرابەرە لەگەڵ پیا و وەکو زەعیفە لە هێندە کۆمەلگا چاوی لێ ناکردرێ ئەتۆ کاتێک وەک زەعیفە چاوێک لە هاوژینەکەی خۆت دەکەی لەباری عەقڵ و شعورەوە ئەو کەسەی دێنی خوارەوە کە توانایینە لە حاڵێکدا ئەگەر ئەتۆ کەسێکی ئاینی بیر بکەیەوە تێ غەیری ئاینی بیر بکەیەوە ژن وەکو پیاو کە لەدایک دەبێت بە عەقڵەوە لەدایک دەبێت و وەختێکی کە عەقڵی هەبێ
و بتوانێت لە ماهیچەکانی خۆی ئیسفادەکە لەباری چ فیزیکی چ معنەیەوە ئەو شتێکی پێی درراوە کەلکی تەواوی لێوەرگرێ دیارە توانایی وەشی دەبێت کە بتوانێت هاوشانی پیا و ئەو کارانەی کە دەکردرێ بکردرێ. بەڵام لە هێندێک کۆمەلگا بە تایبەت کۆمەلگای وڵاتی خۆمان بۆ هۆیە کە ژنەکان لە ڕەنگە کار بکەن بەڵام لەو شوێنانە کار ناکەن کە دەسەڵاتیان بەدەستەوەیە. ئەتۆ وەختێکی دەسەڵاتت بەدەستەوە نەبێ زۆرتر وەکو کارگەرێک کارە دەکەی بۆیەش ڕەنگە ناتوانانی ئەو حەق و حقوقی خۆتە بەو شێوەی کە دەبێ بیبێ سەرێ و داوای بکەیت. بەڵێ خات و هەڵاڵانەکانە هەم وەزیرانی ژن هەن نیوەی کابینەکە یانی ژنە. بەڵێ بێگومان ئێستا باز لەوە کرێ کە یاخود بڵێن چارەکێکی پەرلەمانی جیهان پەرلەمانی هەموو جیهان بۆتە ژنان ئەمە تا ڕادەیەک جێی دڵخۆشیە بەڵام هێشتا ژنان لە تمۆحی زیاتران بزانین ئەچمە لای میوانەکەم لە دهۆک دکتۆرە ئەو کوڕبەندەی کە ئێوە ئەمڕۆ ئامادەیەکەن کە وەکو ئاماژەم پێکرد زیاتر لە 500 کەس بەشدارن خاڵی گرنگی دەستنیشانکردنی مافەکانی ئافرەتان لەم کوڕبەندەدا چییە بێت ئەمڕۆ؟ بله سرت سپیده باش زانکویا دیهوک به هفکارید گل World Forum for Women in Science Without Borders آنکوز آفرتت ناو زانستیدان بیسنور در رابطه بگرانوی کوربندی کود بیتای پنجه ات زنجیر گرانوی وان کوربنده دال جهانه کو بار البرازیل بو و افصال الدهوک ده تا گران الهرم کردستانه ترکیز افصاله بتر فوکس یل سر دام پیدان سر هاری کرنا آنچه دبیجین گشه پیدان آواز وان آورا پنابرن کل هاتینه هرم کردستانه بشکل که تایبت دبیجین الدهو کیجی کو هاری کاری ها بکن که بار زانستی دا بردوامیه بدن و وکی بیشین گشت بونه که بو پاشا روژا خود چل الولاتن که اول پنابر و آوره یانجی که وقت دما کد زور نسر وارن خو تشت دبیجین ممیزت في کوربندی دا افصاله دا که او اکم کوربنده التیتا کرن تایبت و گرنگی دا سر پنابر و آوره یان. دکتۆرە ئەگەر پێم بڵێ ئایا بارودۆخی خانمان لە پارێزگای دوهۆک بەگشتی و ئاوارەکانیش بە هەمان شێوە چونکە ئێوە جەخت لەواکەنەوە چۆنە پێتان وایە تا چەند یاخود چەند ڕازین لەو مافانەی کە خانمانی دوهۆک بەدەستیان هێناوە؟ ڕاستی بسیارێکە یعنی دمینتە سەر ئەوی ژینگەها ئەو ئافرەتان هەنێن تێدا بەس شێوەیەکە گشتی ئەزیشێن بێژم پارێزگاها دووکە ئافرەتی هەمی گاوە ڕۆلی خۆ هەبوویەت هەمی باراندا یعنی ئافرەت مامۆستایە دایە پزیشکە ڕێڤەبەرە هەمی تەخۆچینە تو کیڤە بەرەی خۆ بدەیت تو ئافرەتە دووکی دەبێژین تو دبینی گەرم شولێکی جێ خوددا شولێکی پێشکەتی پێشکەشکردن کواڵەتیەکە گەلێکا باشت شولیدا یعنی نەبەس ڕێڤەبرنامەڵێ و کاروباری منداڵ و بەس بەلکو دەرڤەی ماڵێژی هەروسا هاری کارە. دکتۆرەیە مۆلای تۆ با بزانین شەهێر خان ئەمڕۆ باسی فستیڤالەکەشمان بۆ بکەیت. هەندێک جار لە چالاکیەکان لە زیاتر لە کۆڕبەندە لە دیبەی تا خۆیە بینێتەوە یاخود زیاتر خانمان چالاکوانان کار لەسەرەوەکەن چۆن مافەکان فستیڤالەکە بە شێوەیەکی یاخود بڵێن گۆرانیە و ئاهەنگێڕان و ئەمانەیە ئەمە تا چەند ئەو ئامانجەی کە خانمان هەیەە ئەی پێکێت؟ ئێستا خۆش بێت خۆی فستیڤال ینی دەبێ هەمە ڕەنگ بێت هەموو بابەتێکی تایە بەڵام ئێمە وامان کردووە زیاتر بەشداربووەکان ئافرەت بێ هونەرمەندەکانش هەمووی هەر ئافرەتە جگەر لە میران عەلی نەبێ لەگەڵ جەوی خەڵکەکە ئەوە بووە ینی هەم هونەریشە و یعنی واتان نەکردووە کە پیاوانیش بەشدار بن تایە؟ ئەمە ئەگەر ئێمە
بابا پیاوانشی تایە ناکرێت زۆر باشە کاتە نەکرێتەوە مەجیاکاری نییە ئیسپای دەکەی کە بەڕاستی جیاوازیەک ڕاستەکەواتە فستیڤالەکە خۆشیەکە بۆ هەمووان پیاوەکان زۆر هاوکاری ئێمەشیان کردووە لە فستیڤالەکە ئەتا کە ڕۆژن خان کە یەکەم کەس لەگەڵی دانیشت بوو قەندیل ئامەد بوو کە سەرپەرشتیان و کارەکانی کرد و ئێستاش تا ئەمڕۆژ ئیش بۆ فستیڤالەکە دەکات کاکێ منە زۆرێکن بۆ ناوچە نابووکی کوردستان بووکی کوردستان خۆی ئەم فستیڤالەن بەردەوام بێ ساڵانە ئینشاءالله هەر ساڵە و لەژێر لە ناونیشانی با بڵێن کەسێک ئافرەتێک ئەبێ بۆ ئەم ساڵ لەیلا قاسممان هەڵبژاردو لەیلا قاسم کە ئەو ڕۆژێک کە لە سێدارە درا شەهید کرا شەوەکەی کە دایکی سەردانی ئەکات دایکی ئەگیری ئەوانە ئەڵێت تۆمە گیریە بچون من بۆ دەگیری من بەیانی ئەبم بە بووکی کوردستان جا لەبەر ئەوە ناوماننا فستیڤاڵی بووکی کوردستان هەر کات کە گوێم لە وشەیە بێتەوە بەڕاستی تەزوێک بە هەموو گیانمایە لەبەرەوەی ئێرادەی خانمی کورد ئەوەندە بەرزە لەو کاتە لەو ینی نازام چۆن وەسفی بکرێت ڕاستە زۆر خانمانی دیکەشمان هەیە من پێم وایە خانمانی کورد لە جیهاناوێنیان نییە کە سەرباری هەموو ئەو مێنێتی بەسەریان هاتووە هێشتا ئەوەندە بەهێزن و بە پێوەستاون بۆیە هەمیشە بووکی هەموو جیهانن نەکردستان ڕاستە جالیەک لەوانەش خوشکی مارگرێتمان داوت کردە خەڵایتنی مارگرێتش یەکەم پێشمەرگە بووە کریسیان بووە کە شەهید کرا لە 61 بوو بە پێشمەرگە لە 69 شەهید کرا ئەوی شەرژنێکی زۆر ئازا بووە ینی هەڵاڵە خان ئەگەر بێمەوە لای تۆ هیچ هەلاکیەک ئەمڕۆ ئەنجامەدرێ لە سوید بە و بۆنەی 8 مارسەوە نەخێر نەمبیستەوە هێشتا هیچ شتێک نییە هەم کۆرۆنا هەیە هەم ئەوەی کە لە وڵاتی سوێت هەندێک زۆر چەندا بەستراون نەخێر هیچ شتێک نە باشە هەڵاڵە خان تا چەند مافی ئافرەتان لە سوید پارێزراوە یا خوب بڵین ئەوەی ئاگادار بیت کە خانمان لەوێ لە چ دۆخێکدان زۆر جار باز لەواکرێت کە لە جیهاندا هێشتا مافەکانیان پێشێل دەکرێت لە سوید چۆن مافەکانیان بەدەستهێناوە چۆن پێشێل کراوە ڕادەی تێکۆشانی ژنانی سوئێت دەگەڕێتەوە بۆ قەرنی 17 و 18 وەکو تازە دەستی پێ نەکراوە و لە ماوەیەکی دوور و درێژدا ئەو شتێک کە پێکیان هێناوە ئەو شتێک کە ئەلانەکانە دەبینین پێکهێنراوە و ئەو چالاکیانە ئێستێش هەر درێژەی هەیە ژنانی سوئێت بە نسبەت وڵاتەکانی دیکە گەر چاولەکەی هەموو مافێکیان هەیە بەڵام ئەگەر بە وردی لێ دەکۆڵێەوە دەبینی مەسەلەن لە هێندێک شوێن حقوقی ژنەکان لەوانەیە 10% یا چەند دەرسەدێک خواردتر بێت هەمان کاری دەکەن لەگەڵ پیاوان هەمان مەدرەکی تەحسیلیان هەیە بەڵام چەند دەرسەدێک حقوقیان لە خواردرا بەشێکشی دەگەڕێتەوە سەروەی کە ژنان منداڵیان دەبێت و کە منداڵیان دەبێت چەند ساڵێک لە کارەکانیان دوور دەکەونە ئەوە دەبێتە هۆیوەی کە فاسلەیەک بکەوێتە بینی حقوقی ژن و پیاو لە موچەکانیاندا بەڵێ هەڵاڵە خان ژنانی تاراوگا تا چەند توانیویانە خۆیان بسەلمێنن خانەنشین دەبن بەڵێ تا چەند توانیویانە خۆیان بسەلمێنن یاخود بڵین باسی هەندێک لەو ژنانش بکەین کە ئێستا ڕۆڵ و کاریگەریەکی دیاریان هەیە یاخود بوونەتە خاوەن کار بوونەتە ئەندام پەرلەمان کە ژنانی تاراوگەن یاخود چالاکوانی زۆر بەتوانان تا چەند ئێوە لەو ڕێژەی ژنان ڕازین بەنسبەت ئەو کەس لێرە وڵاتێکی ئاواڵەیە هەروەکوتم ئیمکاناتی وەت هەیە کە ئەگەر هەرچێکی بتهەوێ پێی بگەی بە مروری زەمان بۆیە ژنانی تاراگەش کە هاتوونە ئێرە لەو کولتورەی پێشتر کە هەیان بۆ جیابوونەوە و لێرە بەنسبەت پیاوەکان ئازادەکانیان زۆرتر بۆ ئەگەر پیاوەکان هاتوونە ئێرە مەسەلەن لە وڵاتانی وەکو ئێران و عێراق و ئەوانە ئازادی بنە ماڵەکانیان کەم بۆتەوە چونکی دەبێت ژنەکانیان بڕۆنە دەرێ کارێ بکەن دەرسە بخێنن و ئەو حەقەشیان پێدراوە دەبێ بشیکەن بەڵێ تا بۆیە ژنەکان شۆقێکی دیکە لەوەدا دەبینین لەوەی کە دەبینن پێشکەوتوی دەبن لەوەی کە دەتوانن سەربەخۆ بن لەباری ئابووریەوە بە خۆیان دەسەڵاتیان بەسەر خۆیاندا هەبێ دەسەڵاتیان بەسەر منداڵەکانیان هەبێ لە میراتدا بەرابەر بن ئەوە هەموو دەبێتە هۆی وەی کە ژنان
زۆرتر حەول دەدەن و ئەوەندەشان پێمانە لەسەر گران بێ کە ئەو کارانە بکەن چونکی سەرکەوتنەکان دەبینن و خۆشیەکەی دەبینن دوایەکانە. بەڵێ سپاس هەڵاڵە خان بێمە لای دکتۆرە شەهین. دکتۆرە ئەنجامدانی کۆربەندێک لە ناو هۆڵەکاندا تا چەنە توانێت ئەو ئامانجی ئێوە هەتانە بۆ خانمان بە تایبەت ئەو خانمانی ئاوارەکان کە تا ئێستا پێدەچێت زۆرێک لە مافەکانیان دەسەبەر نەکرابێ یاخود پێشێل کراوە مافەکانیان ئێوە تا چەند ئەتوانن لە ڕێگەی ئەم کۆربەندەوە کاریان بۆ بکەن یاخود چوونە ناو ئەوانەوە کاری دیکەی ئێوە نییە لە داهاتوودا؟ سەبارەت کۆربەندی ئەڤروکا گەلک گوتم بوومەوەی سێ ڕۆژە vەکێشیتن و شێوەیەکە ئۆنلاین ئێتا پێشکەشکردن گەلک سمینار و vەکۆڵینین هاتینە پێشکەشکردن و وەرگرتن الوی کۆنفرانسی کولبەرە بۆن هەر سێ ڕۆژە بێنە پێشکەشکردن تایبەتن بەری خوددانە vê ئەوێ دیە هاریکاریە یانجی دەبێژین گەشە پێدانە زانستی پتر و بەردەوامی vê گەشە پێدان کۆکەم بژنێ sustainable development و لایەنە زانستی گرێدای پێوە کو هەر وسا گرێدایە هەر ئەوەرە و بەرەوەن ژبلی و شێوەیەکە گشتیژی گرێدایە گەل کۆمەڵگەهێژی ئەف زانستین جورە و جور دەبێژین فەکۆڵین بوومە سەر هاتین هەروەسا زانایەن دەستگاهێن گەلێکن مەزن نێودەوڵەتی وەکو یونسکۆ تواس و وەکو ISC وان دەستگاهێن هەنێ سەر United Nations و کو ئامادەنەوت حاضرن سمینارت خدا بسەحکەنێ دی چاوەشێن دەستێ ئەوان ئەوارەیان ئەمە پەنابەران گرن و دەپتر چاوەشێن پڕێکا دەبێژین زانستێ پڕێکا زانینێ ئەوان مەسجن خۆ گەهێنە لایەنن دیک و زانست بۆ پەیامێکە ئاشتیەیە زانست بۆ ئاواکردنەیە زانست بۆ پێکڤێژیانەیە زانست بۆ ئاواکردنەیە ینی هەمی گاوا دکتۆرە هەوڵت خودداینە هاریکاریە مرۆڤایەتیە بکەن بەێ بەڵێ دکتۆرە ئەزانین کە کێشێکی گەورەی ئافرەتانی ژێردەستی داعش بە هەزاران ئافرەتمان هەیە کە هێشتا لە ژێردەستی داعشدان و هەزارانی دیکەش ڕزگار کراون ئێستا ئێوە چیتان کردووە بۆ ئەو ئافرەتانەی کە قوربانی دەستی داعش بوون یاخود ڕزگار کراون و لە بارودۆخێکی خراپدا بوون ئایا ئێوە چیتان کردووەکو یاخود بڵێن ڕێکخراوەکانی ژنان لەو دەڤەرە چی کارێکی کردو بۆی کە ئەو ژنانە بێنەوە دۆخێکی ئاسایی؟ بله اکش وان اگرن کو زانکویا دهوک هاتی هل بجاردن کو هفکاریت گل اویرک خراو جهانی آمازن بکردن بو گران وی کاربندی او بیا بوان خدمت و دست هاری کاری کو زانکویا دهوک پیشکش کرین ادوان کارساتن دماهیک سال هاتینه سر خلکی تایبتی اف بشی 2014 هاتینه داعش و کو که سنترن تروما همچنین بیشین سایکولوژی تریتمنت هاتینه دانان جبلی کو همی گاوا هول داینه پریکا وکر درگهن خواندن هولن زانینگه هده بیشین کو دست هاریکاری درش کم بوان اوان تایبت جنو هاتینه ضررمند وکار ساتیدا بجاش بر هنده وقتی هاتین کودی بی کوربندی گردن و حس گرین دست خوش دکتوره بله برا بیتن اوانه برای خدای از آن کویا دوک بله بله شین خاتون باب گرم ولای تو کارو چالاکیەکانتان یاخود فستیڤالەکە بەنیازنین لە شارەکانی تریش بەڕێوە بچێت بۆ ئەم ساڵ لە هەولێر درکردن بۆ ساڵەکانی تر نازانم جارێ لەم ساڵێکی تر لەکوێ دەیکن بەڵام بۆ ئەم ساڵ لە هەولێر ئەکەوێتە سەرەوەی کە ئەم ساڵ فستیڤالەکە تا چەند گەرم و گوڕ بێ و چ دەرەنجامێکی هەبووە وەڵاهی خۆیان وەکو وتم یەکەم ساڵە با بڵێن یەکەم جارە فستیڤالێکی وابێ بڕوای خۆم ئەبێ خەڵکێکی زۆر دێ بەڵام یەکەم جارە لەوانێ ساڵانی داهاتوو باشتر بێت خەڵکێکی زیاتر بەشدار بێت
پێتان وایە کە ساڵانە ئەو چالاکیانەی ئەکرێت لە ئاست پێویستە بۆ خانمان یاخود بۆ ئەم ڕۆژە ساڵاتی ئەم ساڵیان ساڵانی پێشووتریش ڕاستە ئەم ساڵ تا ڕادێک سنووردار کراوە بەڵام ئەوەی کە کراوە بۆ 8 مارس تا چەند ئێوە لێ ڕازی بوون نا شتێکی وانەکراوە 8 مارس تا ئێستا وەکەوتمە تاسە هیچ ساڵێک لە هەموو دنیای ئەکرێ بەڵام لە کوردستانە تاسە فیستیڤالێک نەکراوە بۆ 8 مارس ینی کۆمەڵێک معناتمان هەیە بۆچی نەکراوە ئەمە ئەکەوێتە سەرشانی خانمان خۆیان یاخود چی پێم وابێ هەموو کار ئەبێ حکوومەتیان ڕێکخرا و مەدەنیەکان ئێسامە خۆمانین ئەوەی کە بەشدارە لەو فیستیڤالە هەمووی ڕێکخراوی ئازادە هەموو خەڵکی خۆبەخشە پێم وابێ دەبێ ئەو چۆن بڵێ ئەو جۆڵەیە لە ناو خەڵکا پەیدا بێت لە ناو خەڵکی مەدەنیە تایبەت ئافرەتەکان پەیدا بێت ئەجا پرشێتە ناو داوا لە حکوومەت بکە یان لەلایەنی کۆمپانیەکان بکە هاوکاری بکە بۆیە دەبواە ئافرەتەکان خۆیان چون جۆڵێکیان هەبواە بەڵام ئینشاڵە لەم ساڵەوە بەردەوام دەبین لەسەری ئینشاءڵڵا چ شتێکی تایبەت هەیە لە ناو ئاهەنگەکەی ئەمڕۆ فستیڤالەکەی ئەمڕۆکە زۆر جێگی سەرنجی تۆ بێت یاخود زۆر کارتان لەسەر کرد بێکە زۆر بە باشی بەڕێوە بچێت وەڵاهی وەکو خۆم بەتابەت کاروباری ئافرەتانەوە بوو عفو شەهیدان بوو شەهید دەستی داعش چون ئەوانەی کە لە شەهیدی دەستی داعشن هەموو لە تەمەنێکی زۆر گەورەدانین وەکو شەهیدانێکانی ئەموو زۆربەی زۆری منداڵی وردیان هەیە ئەوەی کە خەسارەتمەند دەبێت لەو هاوسەرەکەیەتی چکم ئەوەی کە منداڵ بەخێ بکە مسئولاتێکی زۆری بۆ دەبێت ئەو شەر تایبەتە بە ژنانەوە بەڵێگیان جابۆیە 20 ماڵمان هەر لە توانای خۆمان هەر ئەوەندە بوو بڕوا بکە خۆشمان ئەومان کردووە توانای خۆمان هەر ئەوەندە بوو 20 ماڵە شەهید بە بڕی 400,000 دینار هاوکاریان بکەین واتە بوو هەر ماڵک 400,000 دینار لەوانەیە پێداویستێکی سەرەتایی پێ بکە هەرچەندە هیچ نییە بۆوان بەڵام ئەوە توانای ئێمە زۆر باشە خات و هەڵاڵە زۆر جارە زانین لە کوردستان باز لەواکرێ کە ژنان شانبەشانی پیاوان کارەکەن و خاوەن داهاتی خۆیانن لە تاراوگا یاخود بڵین ژنانی تاراوگا ئەو دارایی کە هەیەە ئەو داهاتی کە هەیەە تا چەند خۆیان مەسئولن بەسەریەوە یاخود خۆیان هێندە سربەست بوون کە ئەتوانن ببنە خاوەن داهات و دارایی خۆیان لێرە لە سوێدە کە کارە دەکەی پەر ئۆتۆمات ئەتۆ دەبێ حسابێکی بانکی خۆتە بێ و کارفەرماش پارەکەی فەوری دەنێ ئەو حسابەی داوێ لە هەمان کاتدا پارەی خانەنشینەکەش هەر کارفەرما دەیدا کە ئەویش دەچێتە نێو حسابێکی تایبەت هەمیشە ڕادەگیرە دیارە لە هەموو بنەماڵەیەکدا کە ئەتۆ کارە دەکەی خەرجەکان دەبێت دابش بکردرێ ناکرێ فقط یەک نەفەر خەرج بچێشە دیسانەکانە بەخێکەش بچێتە جیرفانی کەسێکی دیکەوە و تاو ڕادەی کە من ئاگادارم ژنەکان دیارە هەموو دەسەڵاتی تەوایان بەسەر حسابەکەی خۆیاندا هەیە بەڵام لە وڵاتی سوێدیش جوورێکە کە ئەتۆ دەبێت 2 نەفەر کارە بکە بۆی کە بە تەواوی بتوانانی بەڕاستی ژیانی ئاسایی خۆت بەڕێوەبەری وەکو کرێ کە یەکێک لە گەورەترین خەرجەکانی ژیانە دوایی خوارد و خۆراکە دوایش منداڵ لێرە خەرجێکی زۆری هەیە ینی بۆی کە بتوانانی ژیانت بەڕێوەبەری دەبێت 2 نەفەر کار بکەن 2 نەفەریش دەرامەدیان هەبێ و خەرجش بکەن بەڵامیدی دوایەکانش دەگەڕێتەوە سەروەی کە هەر کەسە بۆ خۆی چەند پەسەندازەکەیانە بەڵام دەسەڵاتی دەرامەدی خۆت بۆ خۆت بخۆتە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر یاخود بڵێن لەسەر ئافرەتان لەسەر بەرەو پێش بردنیان دیارە نەکەر ئافرەت هەر کەسێکی کە سەربەخۆیی دارایی هەبێ بە خۆی دەسەڵاتی بەسەردا هەبێت کە چ بکە لە پاشکەوتەکە یا لەو حقوقی کە هەیەی باڵشی ئاواڵەتر دەبێت کە چۆنی خەرج بکە و لە چ شتێک زۆرتر بۆ چ شتێک زۆرتر مایە دابنێ و دەسەڵاتیشت ئاواڵە دەسەڵاتیشت هەبێت لەسەر بەرژەوەندی مادی خۆت چاکرێت دەتوانانی بڕیاریش بێت لە ژیانتدا کە چۆن بکەیت دەتوانانی مەسەلەن سەفەری باشی پێ بکەی هەر ئەوە بۆ خۆی دەسەڵاتێکی دەداتێکە
شەلفێرترۆ ئەندەی پێدەڵێن لە سوێد ینی اعتماد و باوەڕ بەخۆبوون کە تۆ دەتوانانی ئەگەر ڕۆژێکی کەسێکیش نەبێ لەگەڵێت دەسەڵاتی وەتەیە کە ژیانی خۆت بەڕێوەبەری بە احتیاجیشت بەوەی نیە کە لە شخصی سالز یا کەسێکی دیکە وەکو وڵاتی خۆمان دەڵام منەتی لێ هەڵبگری بۆی پارەی لێوەرگری چون کە کارت هەبێ و دەرامەدت هەبێ بانکیش ئەتبارەت پێ دەکا ئەتۆ بتێ پرۆژێکی دواتر گەورەتر بخۆت بەڕێوەبەری. بەڵێ زۆر سوپاس بۆ تۆ هەڵاڵەخان. بەڵێ هەر ئەو دەسەڵاتی مادیە ئەو ئەتیمادت پێدەدا کە سەرکەوتوتربی لە ژیانتدا بێگومان. خات و شەهین دکتۆرە شەهین بێمەوە بۆ لای تۆ ئەگەر بمانوێت ئەمڕۆ ئاگاداری ئەو کۆربەندە بین یاخود بەشدار بین چی بکەین چه ئەدرەسێکتان هەیە؟ بەڵێ بەردەوامین وەرگرتنە ئەو کەسێن حەزکەن بێن ئەمە دەبن ئۆنلاین لەسەر ڤان سمینارە و ئەڤان گوهدان ئەڤان کۆرنتێنە گێڕان وبسایت مێ هەیەک و wiwsb.uod.ac لوێرە و ئۆنلاین ڕجستەرێشن پێیجێک مەیە هەیە لوێرە هەر کەسێکی حەز هەبێتن و ئامادەی ڤان سەشنە بیتن بسانە هیچ شێتن ناوێخ و ڕیکۆرد کەتن و طبیعی پشتی ئامادە بوونە ڕەنگە چالاکیان وەکو سرتیفیکیت کە ڕێزگرتنی بوو ئەوان ئامادە بووە دێتە پێشکەشکردن. بەڵێ زۆر زۆر سپاس دکتۆرە شەهین عەبدوڵڵا کە ئەمڕۆ لەگەڵمان بووی وەکو ئەندامی ڕێک یاخود کۆربەندەکە سپاس بۆ ئامادەبوونە وەمە سپاسی هەریەک لە خانمانی دیکە خات و هەڵاڵە قازی کە لە سویدۆ لەگەڵمان بووی و هەروەها خات و شەهێن خەڵە حەسۆ کە ئەمڕۆ تۆش لەگەڵمان بووی سپاس بە هیواین کە فستیڤالێکی خۆش و بەدڵی خانمان بەڕێوە بچێت. سپاس بۆ ماندووبوونتان خۆشحاڵ بووین. بابەتێکمان ئامادەیە کە بە بۆنەی 8 مارس یاخود ڕۆژی گیانی ئافرەتان زۆربەی ئافرەتانی جیهان بۆ پاراستنی مافەکانیان لە وڵاتانی جیهاندا خۆپشاندانیان کرد. ئافرەتانی تورکیاش هاوشێوەی ساڵانی ڕابردوو لە ناوەندی شاری ئیستانبول خۆپشاندانیان کرد و لە حکوومەت ئەردۆغان داوای پەیڕەوکردنی یاساکانی یەکێتی ئەوروپایان بۆ پاراستنی مافەکانیان کرد. بابۆنی ڕۆژی 8 مارسەوەکە ڕۆژی جیهانی ئافرەتانە لە تورکیا ئافرەتان بۆ دەربڕینی ناڕەزایەتیەکانیان و پیشاندانی جیاوازیەکان لە نێوان پیاوان و ئافرەتان لە ڕووی یاساییەوە لە سەنتەری ئەستەمبول ئافرەتان خۆپشاندانیان کرد و داوای پاراستنی مافەکانیان کرد. لەم سەردەمەدا جیهان بەم ڕادەیە پێشکەوتووە چیتر نابێ هیچ ئافرەتێک هەست بە تەنیایی و ترس بکات ئافرەت دەبێت خۆی بڕیار لەسەر ژیانی بدات تاوەکو ئێستاش یاسایەک بۆ پاراستنی مافەکانی ئافرەتان لە زۆربەی وڵاتانی جیهاندا نییە حکوومەت و یاسا پشگیریمان ناکات ئێمە باوەڕمان وایە کە 8 مارس دەرفەتێکی باشە بۆ ئەوەی داوای پاراستنی مافەکانی ئافرەتان بکرێت. ئەم خۆپیشاندانانە چەند ڕۆژێکە بابۆنی ڕۆژی ئافرەتان لە چەندین وڵاتی جیهاندا دەستی پێکردووە و هەموو ئافرەتان لانەتەوە و کەلتورە جیاوازەکان لە دەست تونند و تیژی و پارێزراونەبوونی مافەکانیان دەناڵێنن. ئێمە لە وڵاتێکدا دەژین تاوەکو ئێستاش ئافرەتان دەکوژرن ژمارەی کوژرانی ئافرەتان بەبێ هۆکار لە ژێردەستی پیاوان تادێ زیاتر دەبێت ئێمە داوا لە حکوومەت دەکەین زیاتر گرنگی بە ئافرەتان بدات و مافەکانیان بپارێزێت لێکۆڵینەوە لە دۆسێ ئەو ئافرەتە کوژراوانە بکات. ساڵی ڕابردوو خۆپیشاندانەکانی ئافرەتانی تورکیا بە بۆنی ڕۆژی 8 مارس لەگەڵ لە هێرشی پۆلیسەکانی تورکیا کۆتایی هات کەچی ئافرەتانی تورکیا بۆ داواکردنی مافەکانیان ئەم ساڵیش بەردەوام بوون لە خۆپیشاندان و لە حکوومەت ئەردۆغان داوای پەیڕەوکردنی یاساکانی یەکێتی ئەوروپا دەکەن بۆ پاراستنی مافەکانیان. بە گوێرەی راپۆرتەکانی حکوومەتی تورکیا تەنیا لە ساڵی 2020دا سەدان ئافرەت لە تورکیا بەبێ هۆکار و دەرئەنجامی تونند و تیژەوە کوژراون. دەنافەرێقی کوردستان 24. فەرمانگەی ئامار و سەرژمێری تورکیا راپۆرتێکی لەبارەی ڕێژەی ئافرەتان و پیاوان لە وڵاتەکەی بڵاو کردەوە. فەرمانگەی ئامار و سەرژمێری تورکیا ڕایگەیاند لە 49.9 دانیشتوانی تورکیا
لە ئافرەتان و لە 50.1 دانیشتوانیش لە پیاوان پێک دێن. فەرمانگەی ئامار و سەرژمێری تورکیا ئاماژی بەوەش کردووە کە 14,517,377 ئافرەت و 41,915,985 پیاو لە وڵاتەکەی هەن. بەپێی نەریت و کولتوری پۆشینی جلوبەرێک لە شارۆچکەی ئازاڤای سەر بە پارێزگای کەستامۆنۆ لە تورکیا ئەو سەرپۆشی ئافرەتان لەسەری دەنێن دەردەکەوێت کە هاوسەرگیریان کردووە یان هێشتا ساڵتن ئەنی بە سەرپۆشەکەیانە دیارە بە شێوەیەک سەرپۆشی هەر ئافرەتێک بازنەی تێدا بێت واتە هاوسەرگیری کردووە و ئەگەر ئەو بازنەی تێدا نەبێت ئەوە واتە ئەو خانمە سەڵتە و هاوسەرگیری نەکردووە. لە سەردەمانی پێشوو پیاوان کێشیان لە دیاریکردنی ئەو ئافرەتانەی هاوسەرگیریان کردووە لەگەڵ ئەوانەی سەڵتن بۆ دروست بوو. بەڵام ئێستا جلوبەرگەکانیان کە بە چەندی نەخش و نیگار ڕازێنراوەتەوە دەتوانرێت ئافرەتان جا بکرێنەوە. هەر چەندە لای خۆمان زۆربەی کات بەهۆی ئەنگوستیلەیەگا خودت ئەڵلقەیەکەوە نیشانە درێت کە ئەو خانمە هاوسەرگیری کردووە یاخۆت هێشتا زنگڵە. بابەتێکی دیکەمان هەیە لەسەر دڵپیسی. دڵپیسی چۆنە بێتە نەخۆشی زۆرجە دڵپیسی تا ڕادێک ئاساییە غیرەکردنە بەڵام هەندێک جار زیاد دەکات ئەبێتە نەخۆشی. دانێڵە ڤانزانتین کە پسپۆری پەیوەندیە سۆزداریەکانە لە ئەڵمانیاڵێت دڵپیسی یەکێکە لە تایبەتمەندی ئاساییەکانی مرۆڤ و لە 1970 خەڵک ئەو هەستەیان بۆ دروست دەبێت. ئەژڵێت دڵپیسی هەستێکی ئاساییە و کاتێک پەیوەندی نێوان دوو هاوبەش سار دەبێتەوە بەو هەستەوە گەرم و گوڕ دەبێتەوە. ئاماژە بەوەش دەکات دڵپیسی کاتێک دەبێت بە نەخۆشی کە بەبێ هیچ هۆکارێک بکەوێتە گومان و ئەو هەستە بە شێوەیە کاردانەوەکان زیادە ڕۆییان تێدا دەبێت. پسپۆڕەکان یاخود پسپۆران ئەڵمانیا ڕاشیان گەیاندووە کە دڵپیسی چەند هۆکارێکی هەیە کە بریتە لە ئالوودەبوون بە خواردنەوە کحولیەکان و خەمۆکی و تێکچوونی باری دەرونی داواشەکرێت کە هۆکارەکانی دڵپیسی کۆنتترۆل بکرێت. جەختی ژەکاتەوە ئەگەر خەمۆکی کۆنتترۆل بکرێت دڵپیسی نامێنێت و ئەگەڕێتەوە دۆخی سروشتی خۆی. هونەرمەند لوقمان جەمیل زیاتر لە 25 ساڵە لە ئەڵمانیاژی و زۆربەی بەرهەمەکانی لەوێ تۆمار کردووە. پێش چوونە ئەڵمانیا لە ڕۆژاوای کوردستان ئاهەنگی زۆری سازە کرد لە ئەڵمانیا و باشووری کوردستانیش چالاکی زۆری هەیە. وەرزش لە ژیانی لوقمان گرنگی تایبەتی هەیە لەگەڵ کارە هونەریەکانی تێکەڵی کردووە. ئێستا خەریکی ئامادەکردنی دوو کاری نوێیە کە یەکێکیان لە قۆناغی کلیپکردنە و بەشێکی بۆ بەرنامەی ڕۆژباش دەڵێت و بۆی نردوین و ئێمەش بۆ ئێوەی دەخێنە ڕوو. ڕۆژ باش بڕاستی ئەس ڕۆژی خۆی تایبەت وەکو ئەف دەماغ و زمانێمە هەلبەت وەکو هونەرمەندێکی وەکو مرۆڤێکی ئەس مرۆڤێک گەلێکی حەز لە وەرزەشێت دکەم و شپۆرت بۆی ژیانە خۆی تایبەتی دکەم بەبر ڕۆژانە مەسەن ینی هەفتەیە سێ-چوار جارە ئەس خۆش سپۆرتێت دکەم و بازدم و چێکی مهمە ژیانەمی وەکو ئینسان وەکو هونەرمەندشی ینی هاتی هاتی بخێر هاتی ڕۆنیا چاوەتشکو هاتی 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 بخێر هاتی ڕۆنیا چاوەتشکو هاتی وەکو مرۆڤێک و ئینسانێکی ماڵباتان هەیە ژیانەمی تایبەت کاری تایبەتی هەیە ساڵونیمی بەربەری حلاقە هەنا الحەمدولله ئەم ڕۆژانە ئەس تێ وردە کاری خۆی ژێگۆژێ بژم ینی کاری گۆژێ بژم ئەس تێ دەکەێت بەردەوام بکەم وەکی دی کاری خۆی هونەری ئەس هەروە بەردەوامم و کاری هونەری کارێکی میسەرەکیە لەسەر دەم ڕاستی سەر مەسەلەی مادی و سەر هەموو شتێرەیە بەر هونەرت خۆی ئامادەیە و ئەس بەردەوام دکم
تكليا من قال دوستي من هذالي هنرمند بهرشر يعني بشي كردستاني راسي يعني هنا تكليا من بيسكارر هنا بسال بيجر هنا بهنرمندر هنا بتلفزيونر هنا بشي هولي بي ام حود بن تشكيل باش بدن ده امكار من خدمتك بوي وراتي خوي بكن وجماوالي خو بكن بريت ابدل تجلي نادا ديروك لجمسا جنود سبيكر ودياريكا بالنسبه لان هذا السيم من راسي يعني يقوى لكن بدي خلاص بوجهي بس فيديو كليباي لكن شو هافيني يا دوميجي او يهبدا بالسيم ده قال المهوردك الميوزك اللي حفتي او خلاص بي سرجع هذا بارتيك يبجم بس الله هم يامجم بس هيبت حتى كليب بيني ان شاء الله ايش كلها ميرا روني ميزاني بالكيرو جبوي برنامج روش باش لكردستان 24 از جالكس باسيا ودكم وهي بدار من هرابن و ازي هول دمرها الداويه برنامج خو از سرانك تشاوج وانا ليلى قبلي باصها كردستاني من كليبات شكليه تشاوج وانا ليلى وبوتو مردم ليلى هي تشاوج وانا ليلى بوتو مردم ليلى بڕگە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باشم پێشکەشکردن دووبارە پیرۆزبایی 8 مارس لە هەموو خانمانی ئیشکار یاخود خانمانی ئازا و بوێرەکەمەوە بۆ هیوایم کە ئەمڕۆ ببێتەوە بە ئەپدەیتێک بۆ بەردەوامیدان بە ژیان و بەکار و چالاکیەکانیان و هەمیشە هاوکار و هاوپیشەی یاخود بڵێن ڕەگەزی بەرامبەریان بن باوکیان بێ برایان بێت یاخود پیاوان بێ بەگشتی و تا سبەی دێمۆلاتان هەمیشە شاد و کامران بن و بەنیازی دیدار ماڵەوە.